خەڵکی سنا پێشوازیان لەسەر و کۆماری ئێران نەکرد، بەڵام هەواڵە بووبەکر لە سلێمانیە و بۆ پێشوازیەکەی خۆی گەیاندە و شارە. لە کاتێکدا خەڵکی سنەی ڕۆژهەڵاتی کوردستان بایکۆتی هاتنی ئیبراهیم ڕەیسی سەر و کۆماری ئێرانیان کرد بۆ سەردانی شارەکەیان، بەڵام هەواڵە بووبەکر لە شاری سلێمانی و خۆی گەیاندە سنا بۆ پێشوازی لەسەر و کۆماری ئێران. پارێزگاری سلێمانی هەواڵە بووبەکر دەڵێت با چاودێری و ئامادەبوونی بەڕێزان دکتۆر ئیبراهیم ڕەیسی سەر و کۆماری ئیسلامی ئێران و دکتۆر میهرداد بەزرباش وەزیری ڕێگەوبان و شارسازی و نوێنەرانی کورد لە پەرلەمانی ئێران و دکتۆر ئیسماعیل زارعی کوشا پارێزگاری کوردستان سنا بەشداریمان کرد لەکردنەوەی وێزگەی شەمەندەفەری سنە و هێڵی شەمەندەفەری کوردستان. ئەگەرچی ماوەی دە ڕۆژە لە ڕێگەی کورتەنامەی مۆبایلە و خەڵکی سنا ئاگادار دەکرێنەوە کە لە پێشوازی سەر و کۆماری ئێراندا لە مەیدان ئازادی ئامادە بن، بەڵام ئەوان گرنگیان بەسەردانەکە نەجا و ڕەتیان کردەوە. هاچاف حکوومەتی ئێران خەڵکی لە شاری چارانەوە بەپاس بردۆتە سنە و بەرپرسانی کوردیان لە شاری سلێمانیەوە بەجلی کوردیەوە بردووە بۆەوەی وانیشان بدرێت کە کوردەکانیش ئامادەیان هەبووە لە پێشوازی هاتنی سەر و کۆماری ئێراندا. لا بەشێکی تێچینەکانیشدا وڵاتیان بۆ پارێزگاری سلێمانیان نووسیوە ئەم سەردانەی تۆ بۆ پێشوازی لە سەرۆکی ڕژێمی ئێران نە خزمەتە بە ڕۆژهەڵات نە بە باشوور، چونکە خەڵکی سنە زۆرترین قوربانیان لە شۆڕشی ژیناداوە و تا ئێستا خوێن لە شەقامەکانی سنە دەچۆڕێت بەدەستی ڕژێمی ئێران. مادام سنەیەکان خۆیان بایکۆتیان کردووە نەدەبوو پارێزگاری سلێمانی 230 کیلۆمەتر ببڕێت و بگاتە ڕۆژهەڵات.